کات خۆی خەڵک زۆر باشتر دەهات مانگێک بەر لە جەژنەکان کاتی نەورۆز زووتر خۆی ئامادە دەکەن بەڵام چەند ساڵەکە بەهۆی قەیرانی دارایی خەڵک وەک جاران نایە خەڵک وەک جاران پارەی پێ نماوە پێشتر خەڵکە بوو دەهات دوو قات و سێ قاتی دەکرد بەڵام ئێستا قاتە چی ناکات بەرجی کوردی بەرگەچی فۆلکلۆریە ڕەسەنایەتی کوردی لە بەرجی کوردیدایە هەندێک جار وایە بە پێی زروف خەڵک کەمتر دەیکا بازێ وەخت هەیە زیاتر دەیکا بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە باری دارایی تۆزێک کەمتر بۆتەوە خەڵکەکە هەر دەیکا هەر وەکو زاران بەڵام کەمتر تۆزێک لە زاران لەبەرەوەی خەڵکە حسابی بەرشی خۆی دەکاتن بەڵام وەکو بەرێک بەرجی کوردی هەموو سەردەمێک هەر هەیە و کورد واز لە بەرجی خۆی نانێ مەگەر کۆتایی بە کورد بێتن من وەکو هەر تۆکێکی ئێ کورد و نەریتەکە نۆفمەدا نەریتێ جەژنانە ئەم بێژینێ جەژنە ڕەمەزانێ و جەژنە قوربانێ ئەم سەردانە جەژنێتکەن یعنی بازاریتکەن بۆ کڕینە کەلوپەلێن خوێن جەژنێ کەلوپەلێن جەژنێ ژی هەندێک تایبەتمەندیت خوانە وەکو کڕینە چکلێت و چەرەزاتی و مانتشتێت هەنێ جژنا ما في ساله يعني جواستر الجژنا بارو پیرار گلک جواستر خلکک گلک سردانا بازاریت کرد اف جرزش بوم در وقتی ده ناف خمالی با اوتر با ارزان تراتوست يعني خلکک زیتر خو يعني ناف خمالی با نکل در وهاد بال یەکێکە شێعرەکانی دەکە باس مەزراوی ئەینەکە ئەڵێ ئەگەر ئەگرسی باعیسی ئەم جەد و سەرگەردانیە مفتی مرۆڤێک بۆ زانست خواست ئازادی خواست بۆ یەک گرنگە ئێستاکە یادی مفتی با بڵێن ئەگەر یادی دامێن یاخو کۆنفرانسەکە ناوێکی زانستی بەخۆیەوە گرتووە و هیوادارم هەمووان پشگیری ئەم پرۆژەیە بکەن لە داهاتوودا بەردەوامی پێ بدرێت و ئاور بدرێتەوە لە کەسایەتەکانی کەی ناوچەی پێنجوێن و دەوروبەری پێنجوێن ڕەنگە لە دەورانێکدا لە نێو کوردستاندا کەمتر یا لە نێو جیهانی ئیسلامیدا کەمتر ئافرەت ڕێگای بۆ خۆشکرابێ بۆ خوێندن و خوێندەواری و ئەبینین لە کوردستاندا مفتی پێنجوێنین ئەتوانین بڵێن سەرەتایەکە لەو شاعیرانەی کە لە زۆربەی شعرەکانیدا باسی یەک ڕۆڵی ئافرەتی کردووە ئەرکی ئافرەتی کردووە واروە هەڵوێستی ئافرەتی کردووە ئافرەت ئەبێت چی بکە چۆن فێری خوێنەواری بێت چۆن هاوشان لەگەڵ ڕەگەزی بەرامبەردا کار بکە لە پێناو گەشەکردن و پێشخستنی بواری کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی گەلەکەیدا یاخود میلەتەکەیدا.